چنل که سابسکرایب کن زنگوله تشکیل گیرن با هر کاتمین ویدیو نوی بلاو کما و آگادار ببینم. بنای خوی گبر و مهربان سلام لعوران خوشویست حتما خدمت جنابتان بو پیشکش کردن ویدیو کیتر من حتما این لپیجی فیسبوکی بده سنانی پارالل اینترنت و هر وحال چنل یوتیوبی بده سنانی پارالل اینترنت حتما خدمت جنابتان بو پیشکش کردن این ویدیو برای زنم این موضوع تاکید لسر بیت کوین که نوا ساتوشی که نوا چون که هر وقت آگاداری روزانه سعر بیت کوین برای سروایه و تا بیت کوین ارزی دیجیتال و زور بنرخو و ایواتوان لو سایتانه با آسانی اتوان بیت کوین بدست سایت کانی بیت کوین زیادتر لسایت کانی دلار و یورو بلاو کماوه چون که بیت کوین زور بنرخو ایواتوان با کوکرنوی ساتوشی و تمام بیت کوین بگم با پارکی زور باش و چندین سایت سبارت بده سنان بیت کوین بلاو کردی که حالا چنینا اتوان برون لنا و همون سایت کان ناموسیم بکنو روزانه همون سایت کان بچن یا حالا بیت کوین بدست بینه برای زنم زور احتمال به بیت کوین میدن چون که روز با روش نرخه که برو سر و وقتوانه با کوکنوی بیت کوین بگم با پارکی زور باشه ولی برای زنم هم روش سایت که کری بیت کوین و ایوه بیت کوین بدست بینه یا خود همان ساتوشی بدست بینه من با ایوه ویدیوم درست کردی و ایوه تا لو سایتش بشتر بینیم و لو سایتش ناموسیم بکنیم و تنها با کلیک کردن ایوه توانم بیت کوین بدست بینه سایتی هم برای زنم سایتی هر کل سر و لدستی چپ لای چپ دیاره سایتی BTC کلیکس که اتوان تنها با کلیک کردن و با آسانی اتوانم بیت کوین لو سایتش بدست بینه بله برای زنم بو ناموسیم لم سایتی لینکی که ملجرم ویدیوی دانما کاتی که ایوه کلیک لسه لینکی که یکن دینا او صفحه کاتی کاتنا او صفحه برای زنم لیران هر وقت بینن لدستی لای راستی سایت که اچی نسل لاگی لیرانه ایرنر ساین اپ کلیک که کاتی که کلیک کرد دیو صفحه برای زنم لیرانه ایمیلی لیرا دوباره همان ایمیل برای زنم دوباره همان ایمیل لیرانه پاسورد و تجمعه که می‌بینیم کلار هوا پیگم رو بسکپی کاد بیتو و جمله نهینه که امن به ولی برای زنم دوباره همان جمله نهینی لیرانه او بوشایی پرکی آیم نوت روبات اصل مینی کمروی لیرانه پتره اوانه حالا بجیری ویریفای که دواتر ساین اپ کاتی که ساین اپ کرد برای زنم کاتی که ساین اپ کرد برای زنم هر وقت بینه لیرانه پتره برو ایمیل کات بکوو او جیمیل کدایت او سایتی مسیج اک لو سایتی بچو اچی او ایمیل ویریفای کنو دواتر دی لو سایتی لازم کارک یک ایمیل خون اچ مسر ایمیل خون ولی برای زنم اچ مسر او جیمیل کدایت ما او سایتی جیمیل کما کماوا ولی برای زنم هر وقت بینن ل سایتی BTC کلیکس مسیج کم بو هاتی او مسیج کنه ولی ران هر وقت بینن لسه او ایکون کسکی کلیک کی وقت تو ویریفای بی کاتی که ویریفات کرد دیسانه و اچی اثر یکم باش کلیک کی ایمیل کت لگل جیمیل کت لگل پاسورد کدانیو او تکی داگری او بوشای پرکیو داخلی سایت که بی کاتی که کلیک کرد برای زنم دیا و صفحه داشبوردی تو لسایتی BTC کلیکس و دواتر اچی نصر و باشنه کسولی وطنانه لو سایتی بیت کوین بدست بینن تماشای ام ویدیوی بکن تا کوتایی بله برای زنم هر وقت گوتم کاتی که ناموسیمت کرد جیمیل کد دایو و هر وها مسیج کد ویریفای کرد که بو جیمیل کد شو دی او صفحه گرین ترین باش لم سایت امایه که بچی تاثر باش سروا اثر صرف اد سر وقت بین لیرانه کاتی که کلیک صرف اد سیاکی دی او صفحه برای زنم چندین وبسایت عدته کتوانی با تماشا کردنی ام وبسایتانه ساتوشی بدست بینی و روزانه او صفحه اپدیت بنو و تا اتوانی با تماشا کردنی ام وبسایتانه با آسانی ساتوشی خود هم میتونیم بدست بینی بونمونه هچی نصر یکی که لو سایتانه که بچی تماشا میکنی
نێکێک مەجان بە هەراوکە بینە لەسەرەوە لێرانە ساتوشی پێشانە دەکات و چەند ساتوشی بەدەستێنی چەند ساتوشی بەدەستێنەوە تا بیتکۆین بۆ ئەوەی ساتوشی بەدەستبێنی چین کارێک ئەنجام بدەین لەو سایتەیە کلیک لەسەرەوەی ئەوکۆن نووسی نەشینەیەەکەین کاتێکە کلیکت کرد یا ئەو سەفحەیە بەڕێزم لێگەڕێت تاکو ئەو شریتە زەردەی پڕ بێت و سەفحەکەی قەپات ناکەی دواتر لێرانە سانیا شما هەروەکە بینن هەروەکە بینن لێگەڕێت تاکو تەواو بێ کاتێککە تەواو بوو لێرانە 13 ناقسی 5 ئەکە 8 لێرانە 8 یا نووسی ساتن تەکەی هەروەکە بین لێرانە پێتارێت و ئەوەندا بڕی ساتوشیت بەدەستێنە ئیتر ئەوەی قەپاتەکەی سەفحەکەی یەک جار ڕیفرێشەکەی بەڵێ بەڕێزان هەروەکە بین لێرانە دیسان ساتوشی زیاد بوو ئەچینە سەر سایتێکی تر تەماشاکردنی سایتێکی تر لێرانە دیسان کلیک لەسەرەکەی کاتێکە کلیکت کرد بەڕێزان لێگەڕێت تاکو سانیا شما لێرانە دێت بەڵێ بەڕێزانم لێرانە پرسیارێکت لێکارێ 18 ناقسی 1 ئەکە 17 لێرانە 17 نووسی دواتر ساتن تەکەی بەڵێ هەروەکە بن بەڕێزانم لێرانە دیسانەوە ئەوەی قەپاتەکەی یەکجار سەفحەکەی ڕیفرێشەکەین هەروەکە بن لێرانە ساتوشی دیسان زیاد بوون هەیە چەندین سایتەیە کە بیتکۆین ئەتوانی بەدەستبێنی من ڤیدیۆکانم پاشکردینەوە تۆ ئەتوانی بە کارکردن بە ڕۆژانە بە هەموو سایتانە بیتکۆینێکی زۆر باش بەدەستبێنی و تەنها یەک سایت و ناتوانانی پارێکی باش بەدەستبێنی دەبێت ڕۆژانە لە هەموو سایتەکان بەشدار بیت و ساتوشی بەدەستبێنیت بەڵێ هەروەکو گوتم بەشی گرنگەکەی سەرفەرسە لێرانە با بکەمە فارسی هەروەکە بینن گەشت و گوزار لە بەشی گەشت و گوزارە سارف ئەدس ئەتوانی لێرانە دێ و ڕۆژانە لێرانە ساتوشی بەدەستبێنی هەروەکە بینن ئەوانە ئەگەر ئایکۆنیشین هات واتە منەو ئەوانە بینی و چیتر ناتوانم تاکۆ سبینە ئەوانە بوو فعالەتیان دو سەعجارێک ئەوانە فعالەتەوە دیسان ئەتوانی بێ و لێرانە تەماشا بکەوە دیسان ساتوشی بەدەستبێنی بەڵێ بەڕێزانم لێرانە ئەچیتە سەر بەشی داشبۆرد بەشکی تری گرنگەوەی بەڕێزانم کە ئەچیتە سەر بەشی داشبۆرد ڕێفرالز ئەفلیێت تولز کاتێک کلیک لەسەر ڕێفرال ئەفلیێت تولزیەکەی بەڕێزانم لێرانە ئێسەوە لینکی خۆتە تۆتەوانی ئەو لینکەی کۆپی بکەی و بدەی بە هەر کەسێک کە بێت لەو سایتەی بەشار بیت و ئەو سایتەی لە بڕی ئەوەی کە تۆ کەسەکان دیگەنەوە سایتە و بەشەری لەو سایتەیەکەن پاداش شتدا دەتێواتە زۆر احتمال بە لینکە ڕێفرالی خۆت بدە و ئەوانە بدە بە کەسانێک بۆ ئەوەی بین لەسەر لینکی تۆ کلیک بکەن و لەو سایتەی بەشاری بکەنی بۆ ئەوەی تۆ ساتوشی زیاتر بەدەستبێنی پێم باش نییە و بەشتان پێ بدەین پێم باش نییە لەو بەشەی باشار بن بەڵام ئەتوانن لێرانش هەروەکە من لە بەشی ڕێفرالز مڕاجعات لێرانە ئەتوانن مڕاجعە بە ئیجارێ لەو بەشەی ئەتوانن بە ڕێزانم لێرانە هەتا چی بکەن لێران هەتا بچن ڕێفرال بکڕن و بۆ ئەوەی بۆ ئێوە کار بکەن و ئێوە پارەی بەدەستبێن بەڵام پێم باش نییە لەو بەشەی باشار بن چونکە ئێوە ئەتوانن بێ بەرامبەر لێرانە ساتوشی بەدەستبێنن پێویست ناکە بچن لێرانە ڕێفرال بکڕن و ئێوە ئەگەر زیرەک بن و خۆمان دیکەن ناو سایتەی ئەتوانن لە بەشی ڕێفرالز ئەپلیێت تولسا لێرانە لینک خۆ بگەن بە کەسێک و بۆ ئەوەی ئەوانیش پێم باشار بن لەو سایتە و لە ڕێی لینکی ڕێفرالی خۆتەوە تواتوانی زیاتر لەو سایتەی پارەی بەدەستبێنی بەڵێ هاوڕێیان ئەو دوو بەشیان پێوتن کە سارف ئەدس و بەشی ڕێفرال ئەپلیێت تولسا و لە بەشێکی تراوەیە کە ئێوە کاتێکە بتانەوێ پارەی لەو سایتە ڕاکێشن ئەچینە سەر بەشی ویدراو کاتێکە کلیک لەسەر ویدراوەکەی لێرانە ئەدرسی بیتکوینەکەتە دەیێ بلاکچینەکەتە دەیێ و لێرانەش کاتێکە ئەدرسەکەت دایێ هەرێ تراکتۆری هەڵبژێرم بەڵێ هاوڕێمەکە ئەدرسەکەت دای لێرانە ئەو تیکەشینەی داگری و ئەو ساتوشیانە ئەچتە ناو بلاکچینی تۆ بەڵام تەبی کەمێک کار بکەی بۆ ئەوەی ئەو ساتوشیانە بێتە ئەو مەرحەلەیە لێرانە بدوتە دوو ئەو پاش دوو سفرەکەی لێرانە کە بوو دوو ئەو جا بتوانانی لێرانە ئەدرسی بیتکوینەکەت بدەی و لێرانە ساتوشیەکان ڕاکێشی ئەگەر بە بڵات بەڵێ بەڕێزانم بەشە گرنگەکانی ئەو سایتان پێوتن هیوام
ئێوە زیاترین سوودکەن لە ماڵەوە چەندین سایتی بیتکوین هەیە کە لە ناو چەنێلەکەدا هەیە ئێوە ئەتوانن ڕۆژانە بە باشاریکردنی ئەو هەموو سایتانە کە من ڤیدیۆ دروست کردی و ئێوە ئەتوانن ڕۆژانە باشداری بکەن و ساتوشی باش بەدەست بێنن ئێواتە بە ڕۆژانە لە هەموو سایتەکان باشدار بن بۆ ئەوەی ڕێژەی سوودەکان ببەنە سەر و ئێوە زیاترین سوود لەو سایتانە بکەن. بەڵێ بەڕێزانم شتە گرنگەکانی ناو ئەو سایتان پێوتن پێم وایە شتێک نەما کە من باسی نەکەم هیوان بەس ئەوەیە کە ئێوە زیاترین سوودکەن لە ماڵەوە بەبێ بەرامبەر. من سوپاسی ئێوە ئەەکەم کە تاکۆی سەبینەری ئەم ڤیدیۆی بوون و سوپاسی ئێوە شەکەم کە ئێوە پیشگیری کردیمە لە چەنێلی یوتیوب هەر چەندە ئێوە پیشگیری من بکەن من زیاترین سایتی باشتر ڕۆژانەتوان دوو ڕۆژارێکاتوانم سایتی باشتر بۆ ئێوە پاخش بکەم و بۆ ئەوەی ئێوە پارەی زیاتر بەدەست بێنن واتە هەر چەند ئێوە پیشگیری من بن لە چەنێلی یوتیوب من سایتە باشەکانتان پێ ئاشنا ئەەکەم و ئێوەتوانن لە سایتە باشەکان ڕۆژانە هەتا $200 کار بکەن لەو سایتانە. ئەی بەڕێزانم پێم وایە شتێک نەوەکان باسی نەکەم هەر پرسیارێکە بخوێنە کامنتێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوب بۆم بنووسن بە چاوەڕێی جوابتان دەدەمەوە و قبوڵی یەکەم ڕخنەکانتان و هەروەها کامنتێک هەبوو سەبارەت بە هەر شتێک بێ من لە خزمەتیام و شەو ڕۆژ جوابتان دەدەمەوە. ئیتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.